بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقم لە پاسی یادگار جارێکی تراتینەوە خزمەتتان وەکو میشار هەفتە و تەوەرێکی تایبەت بە خەم و داواکاریەکانی هاوڵاتیان لا چین و توێژە جیاوازەکەین ئەەکەین بە باس و خواسی ناو پاسەکە و شەنوکەویەکەین لەگەڵ لایەنی بەرپرس بۆ مەڵقەیە وەزیری خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان میوانی پاسەکەیە. دڵنیامێوە پرسیاری زۆرتان هەیە و لە ئەکاونتەکانیشمەوە لە فەیسبوک و لە ئینستاگرام زیاتر لە 1500 نامە و کۆمنت هاتووە کە هەر دانەیەکیان ڕەنگە 5-6 پرسیاری تیابێت. ئێمە هەوڵەدەی زۆرترین پرسیاری ئێوە بگەێنین سەبارەت بە کێشەکانی تواناسازی، سەبارەت بە کێشەی یەکەمەکان، سەبارەت بەکردنەوەی ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان و زۆر کێشەی دیکەش بە دیار بەرنامەکەەوە دانیشن وەڵامتانەوە. بەڵێ بینەرانی زێدازیز لە پاسی یادگار خۆشحاڵین جارێکی تر پێتان گەشتینەوە وەکو لە پێشەکێکە ئاماژەمان پێدا. بەڕێز دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرنشینی ئەم جارەی پاسەکەتانە. بە خۆشحاڵیەوە دیارە مەبەستمان لەگەڵ جەنابی دکتۆر وەڵام بۆ کۆمەڵێک پرسیاری گرنگ وەربگرینەوە و دکتۆر بڕاتە بێ ینی لە ناو تەواوی بەرنامەکانی پێشووتریشە زۆرترین پرسیار هاتووە، زۆرترین کۆمنت هاتووە، زۆر فراوانە لە تەواوی کوردستان پرسیاریانەیە. ئێمەش ئەوەندەی بتوانین ئەو کاتەی بەرنامەکە و کارمانە بێت وەڵامیان بۆ وەرەگرینەوە. سوپاسی جەنابتانەکەین. دیارم کابینەی وردە لە کۆتایی نزیکە بێتەوە. بێگومان کاری وەزارەتەکانیشی تر لە دروێنەی 4 ساڵونی و 5 ساڵەکەی کاری خۆیانن. ئێوە لە ماوەی بڵین ئەو 4 ساڵی یاخود شتێک زیاترەی لە ناو وەزارەتی خوێندنی باڵا بوون، تا چەند دەتوانی وتانە لە ئاست پێداویستیەکانی ئەم کەرتە بن؟ ئەگەر ئێمە قسە لەسەرەوەی بکەین کە تا چەندێک ئێمە توانیمانە لە ئاست پێداویستەکان بووین ئەوەی کە پێویستە بۆ ئەم کەرتە جێبەجێکەی بێگومان بەهۆی ئەو دۆخە قەیراناوی کە لەم 4 ساڵە تووشمان بوو، تووشی حکوومەت و وڵاتەکە وەزعی ئەمنیوانە بوو، ئەوەی کە ئێمە بەتەما بووین، ئەوەی کە ئێمەەوە خۆمان بۆ حازکرو بەو شێوەیە نەبوو کە ئێمە ئەمان ویست. بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە چەندین توانیمان لەگەڵ ئەو وەزع قەیراناوی کە تووشی کوردستان بوو، لەگەڵ ئەو وەزع با بڵین ئەمنیە خراپەی کە تووشی کوردستان بوو، ئێمە توانیوە چەند پرۆژەیەک لە وەزارەتی خوێندنی باڵا کە خۆمان ناومان ناو پرۆژەی استراتیجی جێبجێکەکەی تاکو بتوانین لەگەڵ بەردەوامی قەیرانەکانە بتوانین چەند پرۆژەیە جێبەجێ بکەین و سەرکەوتوش بووین تایە. باشە، گرنگترین ئەو پرۆژانەی کە ئێوە وەکو شانازی سەیریەکەن بۆ وەزارەتەکەتان و کەوتوتە سەرپێی خۆی چی بوون؟ بەڵێ ئێمە چەندین پرۆژەیە ئەتوانین قسەی لەسەرکەین. یەکەمیش یەکێ لەو قسانەی کە زۆر قسە لەسەر وەزارەت و بەتایبەتی لەسەر زانکۆکانەکرا ئاستی مامۆستاکانمان بوو، ئاستی توێژینەوەکانمان بوو. ئێمە لەم بوارەدا چەند پرۆژەیەکمان جێبەجێ کردون. پێم وایە ئێستا بەرەکەی ئەم ساڵ و ساڵی ڕابردووشا بینیمان بۆ بەسکردنەوەی ئاستی توێژینەوە لە کوردستاندا ئێمە هاتین ڕانکینگ یا ڕزبەندی نیشتیمانی زانکۆکان و کوردستانماندانا و توێژینەوەمان کردە بەشێکی سەرەکی ئەو ستانداردانە. بۆیە ئەبینین لەم 3 ساڵەیە لە 600 توێژینەوە ئازبەرزەکانانی ئەو توێژینانەی کە لە گۆوارە ئیمپاکت فاکتەرەکان و لە جیهاندا بڵاوکرێت و زیادی کرد. بێ لەوەی کە ئێمە باس لەوە ناکەین کۆنفرانسی نێودەوڵەتی کەواتە ئاستی زانستی و ریسێرچی مامۆستاکانمان لە 600 زیادی کرد. ئەمە وەکو ئینجازێ سەیرەکەین. ئینجازێکی تۆ ئێمە توانیمان بۆ یەکەمین جار ئەنجومەنێکی باڵا بۆ ریسێرچ بۆ لێکۆڵینەوە دروست بکەین، چونکە تاکو ئێستا لە کوردستانە تا ئەم کابینەیەش ریسێرچ ئەتوانین بڵێ خاوەنی نەبوو، شوێنێک نەبوو بەرپرس بێ لەسەرەوەی کە سیاسەتی لێکۆڵینەوە دابنێ، سیاسەتێک بۆ لێکۆڵینەوە بودجەی بۆ پیا بکە، تەوجیهی بکە. ئێمە توانیمان ئێستا ئەوە و ساڵانە گراندێکمان پەیدا کردووە بە دەستخۆشیەوە. ئێمە ئەتوانین بڵێن جەنابی سەرۆکی حکوومەت پارێکی داینە و هەروەها خۆشمان لەسەر داهاتی خۆمان توانیوان ئێلانی یەکەمی بۆ بکەین و بە تەماشین لەم چەند هەفتەی داهاتوو تا ئەلانی دووەم بکەین. واتە ئەوەش هەرەچێتە بابی ئەوەی کە ئێمە چۆن لێکۆڵینەوەمان بەهێز کردووە. باشە.
دکتۆر بەنسبەت زانکۆکانەوە ینی خۆتەزانی هەر لە گەرمیانەوە تا گاتە زاخۆی ئەمە زانکۆی جیاوازمان هەیە چ بە ئەوانەی پیانەوترێ زانکۆی حکومی چ ئەوانەی پیانەوترێ زانکۆی تایبەت و ئەهلی ئێوە لە گرنگیدان بەم وەزارەتان بەم زانکۆیانە تا چ ئاستێکتوانی وتانە عەدالەت و یەکسانی پێڕەو بکەن. بەڵێ ئێمە تەوان زیاتر دیارە ئەزان تەرکیزی ئێمە بۆ بەرزکردنەوە هەموو وەزارەتەکرێت چونکە ئەو تعلیماتە بۆ هەمووی دەرەچێ ڕیزبەندەکە بۆ هەر هەمووی بوو لەبەر ئێمە فەرق ناکەن لە نێوانی و ئەم زانکۆیە تایبەتە یا ئەم زانکۆیە چونکە لە کۆتاییدا ئەمانە ڕۆڵەکانی ئێمە نەچنە و زانکۆیانەوە خوێنن بەڵام دیارە بەشی سەرەکی ئێمە با بڵێن زۆربەی کاتەکانمان بۆ زانکۆ حکومیەکان بۆ بە حکمی ئەوەی کە ژمارەی خوێندکارانی لەوێ زۆرترە زۆرانی قوتابیان لەوێ زۆرترە و تەرکیزی ئێمە زیاتر لەبەرەوەی بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری بکەین لە 110 تا 115 هزار خوێندکار و قوتابی لە زانکۆ حکومیەکان هەیە مقابل بۆی 20 بۆ 25 هزار لە زانکۆ تایبەتەکان لەبەرەوە بەراورد سەیریکەین بێگومان دەبێت ئێمە تەرکیزمان زیاتر لەسەر زانکۆ حکومیەکان بێت. باشە بەنسبەت پێشخستنی ئاستی خوێندنەوە یەکێک لەوانەیە کە ئەنی ساڵانە پەیڕەوە کرێت لە سنتەری جیاجیا و باوەڕپێکراوە ڕیزبەندی زانکۆکانە زۆر جارگلەی ئەوە کرێ ئەوترێت فەرق و جیاوازی ئەکرێت لە نێوان زانکۆکان پێشوەختە ئەمە دانراوە وەڵامی ئێوە کە کەسی یەکەمی وەزارەتی خوێندنی بێگومان وانە ئێمە لیزنەیەکی تایبەتمان هەیە ئەو لیزانانە هەموو ئەوانەی کە مەسئول لەسەر کواڵەتی و لەسەر بەرپرسی ڕیزبەندی لە زانکۆ حکومیەکان و ئەهلەکان ئاگادارن و بەشدارن و زانکۆکان بەشێکی هەر هەمویان بەشدارن لەسەرەوەی کە پێوەرەکاندان بدرێ و پاشەوەی کە پێوەرەکانشمانداندا لەسەر ئەساسی ئەوەی کە ڕێژەمان بۆ دەستنیشانی کرد کە نەتایجەکانش پێش ئەوەی کە ئەلان بکرێ هەر هەمویان ئاگاداری ئەوەی کە چەند ڕسێرچەیە چەند چالاکی کۆنفرانس کراوە هەموو زانکۆکان ئەتوان بڵێن فترێک چاودێری داتا یەک ئەکەن دوای ئەوە ئەنجا خۆناغی ڕاگەیاندن دەوێت لەبەرەوە من پێم وانە هیچ فەرقێک و هیچ جودایەک لە دێوانی هیچ زانکۆیەک ئەوی ترکرا ئەو ڕیزبەندیانە چۆن ڕاگەێنراوە ئەگەڕێتەوە بۆ لێهاتووی زانکۆکان و ئەو هەڵبوونەی کە و شەفافیشە چونکە ئەو داتابیسە و ئەو سۆفتوەرێک هەیە شەفافە و ئەتوان هەموو زانکۆیەک ئەتوانێت پێشەوەی ئەلانی زانکۆک ڕیزبەندی زانکۆکەی بکرێت ئەتوانێت بیبینێ خۆی وەشتوانێت بە لۆگاریتمێک دەری بکە کە خۆی لەکوێیە. باشە دیارە ئەم کتێبەی لە بەردەستی جەنابتانە ئەم با بڵین ئەمە نامیلکەیە کە تایبەتە بە 4 ساڵی کارکردنی خۆتان بەرهەمی کارتانە بەر لەوەی قسەیەک لەسەرەوە بکەی پێم خۆش وەڵامی پرسیارێکی تری سەڵی هەم بیتەوە زۆر جار ئەوترێت دوو ئیدارەیی لە کردنەوەی زانکۆ و بەشیش ڕەنگی داوەتەوە بۆ نمونە بەشێک لە گەرمیان بکرێتەوە پێویستە بەشێک لە زاخۆ بکرێتەوە ئەمە وایە یان پشت بەستووە بە بنەمای زانستی و ئەکادێمی و پێویستی بێ من حەزەکەم ئەوت پێ بڵێم بە هیچ شێوەیەک ئێستا بەشەکانمان لەسەر بنەمای ئەوەی دیە کە بەشێک لە زاخۆ بکرێت دەبێت لە گەرمیان بکرێتەوە بەڵکو چەند پێوەرێکە یەک پێداویستەکان وەکو خۆت ئیشارت پێکرد دوو ئێمە قانونێکمان هەیە لەسەر ئەساسی ئەوە پێمان ئەڵێ بۆی کە بتوانین بەشێ بکەینەوە مەرجەکانی ئەو بەشێت چییە ڕەنگە دەیان هەندێک جار سەدان داواکاریمان بۆ دێ بۆکردنەوەی نەک بەش چون کەسە بەشکردنەوەی بەش لە زانکۆ حکومیەکان بەدەستی زانکۆکان خۆیانە نەک بەدەستی چکە بەپێی قانون وایە بەڵام ئێمە ئەتوانین دوای ئەوەی کە بەشەکە ئەکرێتەوە بچین تەقیق بکەین ئایا بزانین ئەمە بەپێی مەرجەکان کراوەتەوە ئەگەر مەرجی تێدا نەبوو ئێمە هەڵە پێسێرین. باشە کەسێک لەوانەی کە ینی ناوی پارێزراوە لای من لە گەرمیانەوە لە زانکۆی گەرمیانەوە نامی نردوو ئەڵێ بۆ منە بەشی پزیشکی بۆ زانکۆی گەرمیان پێویست نییە چونکە نەخۆشخانەیەکی وایتیان نییە کە دەرەقەتی خوێندکارانی ئەو بەشە بێت ئێوە لە کاتی تەدقیق و بەدوادا چوونتانە هەستان بەمە کردووە یانوانە ئەبڕۆ ئەحساءاتی وەزارەتی تەندروستی بێرە بزانە ئێمە پەشی پزیشکیمان لە گەرمیان پێویستە یاننا ئێمە دەبێت ئەمە لەسەر وەکو پێویستی بێگومان پێویستە چونکە خوێندکارێکی زۆر ساڵانە بڵین لە 12 ئامادەیەوە چنە زانکۆکان و پێویست بکات لەوێ بخوێنن ڕەنگە لە هەموو ڕوویەکەوە بۆیان باشتر بێ بەڵام لە ڕووی ئەوەی کە وەکو بەشەکە ئەکرێتەوە ئەوەشی پێویستە بۆ بەشەکە پێداویستی ئێمە پێم وایە لە ساڵی یەکەم ئەوەی ئێستا بۆ ساڵی یەکەم و بۆ ساڵی دومش بەڵێ ئێستا لە بەردەستە چونکە ئێمە هەوڵمان داوە چی لە گەرمیان و چی لە زاخۆ و پێداویستەکانی ئەوەی کە لە مەدای کورتە هەبێ دابیری بکەین مامۆستایە ئێمە دابیرمان کردووە ئێستا لەوە زەگەڵ بە خۆشحاڵیەوە سوپاسی وەزیری تەندروستی شەکەم کە ینی هەرکی لەگەڵمان کێشا توانێکی وەشی زۆر لە مامۆستایان کە لەسەر کەرتی
وەزارەتی تەندروستی بوون هەم بەشێکیانەوانەی کە بۆردیان هەیە ئەوانەی اختصاسیان هەیە نەقڵمان کردوون بۆ سەر وەزارەتی خوێندنی باڵا چی لە زاخۆ و چی لە ئەوەی کە پێویستی بە پێداویستی ترە من ئەتوان بڵێم هەر ئەم ساڵ دەیان ملیۆن دینارمان سرف کردووە بۆ ئەو بەشانە چی لە زاخۆ چی لە گەرمیانش بۆی بتوانێت لەسەر پێ خۆی ڕابۆستێ کەواتە پێم خۆشە باسێکی ئەو بەرهەمی کارەش بکەی بۆ ئەوەی ئەوانەشی لە زانکۆکەن و ئەوانەشی لە بواری خوێندنی باڵا ئیشەکەن چۆن ئەتوانن سوود لەم بەرهەمی کارە وەربگرن. بەڵێ من پێم وایە ئەمە نازانمەگە وەزارەتی تر کرد بێتیانە ئێمە 4 ساڵی تەمەنی خۆمان لەم وەزارەتە چەندین بەرنامە و پرۆژەمان هەبوو پێمان وا بوو بۆ ئەوەی کە ئەوانەی دوای ئێمە دێنەوانی ئێستاش بتوانن سوود لەو کارانە بکەن کە ئێمە چۆن کردومانە هاتین هەموو کۆی بەرهەمی هەر 4 ساڵەخەمان کۆ کردەوە هەر ناومانە بەرهەمی کار لێرە لە بەرهەمی کاردا باس لەواکەین لە چی ئەو سەکترانەی ئێمە کارمان لەسەری کردووە چی لەسەر توێژینەوە بێ چی لەسەر کۆنفرانس بێ کە لەسەر سیستمی بۆلۆنیە پرۆسس بێ چی لەسەر مەسەلەی دکتۆرا و ماستەر ئیشمان لەسەری کردووە چی لەسەرەوەی کە علاقەی بە ڕەبتکردنی خوێندن بە بازاری کارەوەیە ئەمانە چەند مەسلەیەکی فراوانن کە ئێمە ئیشمان لەسەری کردووە و لێرەیە بە وردی باسمان کردووە و ئەحساءاتی وردیشی تایانی وردەکاری تێدایە. باشە زۆر جار ئەنی هەمیشە کە باسی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێ ئەوترێت وەزارەتەکان پێویستیان بە شتێکی پێوترێ ڕیفۆرمی بەردەوام چاکسازی و پاکسازی بەردەوام چەند توانیوتانە لە ڕیفۆرمەکان سەرکەوتوو بن و ئەوەی پێوترێت شتی زیادە و ڕۆتینات و یانەوانەی کە لەگەڵ سەردەمەکەیە ناگونجێن و پێشتر ڕێنمایی بێ بڕیار بە یاسا بێکاری پێکراوە ئێوە چاکی بکەنەوە بەرەو باش. ئێمە دەستمان بردۆتە سەر زۆر لە ڕێنمایەکان و توانیمانەوە حتا هەیکەلی ئیداری مەسەن بۆ نمونە ئێمە کە کاتێ زانیمان ئێمە جۆرێک لە تەزەخومێکی ئیداری لە ناو مؤسساتەکانمانەیە 172 بەڕێوەبەرایەتیمان هەڵوەشاندۆتەوە لە ناو وەزارەتی خوێندنی باڵا چی لە ناو وەزارەت و چی لە زانکۆکانە ئەمە خۆی لە خۆیدا جۆرێک لە تەرشیقی ئیداری کردووە. مەسەلەیەکی تر مەسەلەی شێوەی بەڕێوەبردننی ئێستا وەزارەتی خوێندنی باڵا دیوانی وەزارەت بە شێوەی ئەلکترۆنی بەڕێوە بدرێت پرۆسی بە ئەلکترۆنیکردنی ئیدارە چۆن خۆمان بڕێوە لە دیوانی وەزارەت دەستی پێ کردووە ئەمە لە قۆناغی یەکەمەوە هیوامان وایە بتوانین لە قۆناغی دۆمەوە هەموو زانکۆکانش بگرێتەوە ئەمە خۆی ئەگرێتەوە تەنها بۆ مەسلەی شێوەی وەرگرتنی قوتابیان و مەسلەی قبول مرکزی و ئێمە چەندین ڕێنمایی و تعلیماتمان گۆڕی بۆیکو خۆت وتت لەگەڵ ڕوحی سەردەمەکە نە ئەگونجێ چۆن ئەمە قوتابی و خوێندکار ڕابێنین لەگەڵ بازاری کاریشە ئەو شتێکی خوێنن چۆن بتوانێت لە بازارە سوودی لێوەرگری ئێمە کەرێر سنتەرمان لە هەموو زانکۆکانی کوردستان دروست کرد ینی سنتەرەکانی بەکارخستن بەڵێ سیدیسیەکە ئێستا هەموو زانکۆکانی کوردستان ئیشی لەسەرەوەکەن جۆرێک ڕەبت لە نێوانی ئەوەی ئەخوێنرێ و ئەوەی کە لە بازارە هەیە و چۆن ڕەبتی بکرد بۆی سبەی ئەگەر قوتابی خوێندکار کە تەسەڵ باشە. بابەتێکی تر هەیە ئەو بەشانەی کە ساڵانە ینی دەیان و سەدان خوێندکارتیانە دەرئەچن و تەخەڕوج ئەکەن و وردە وردە اختصاسەکانیان هێندە زۆر بووە پێویست نییە ئێوە بیرتان لەوە کردوتەوە ئەم بەشانە ئەگەر بۆ کشێ بە شێوەیەکی کاتیش بێت نازام هەڵی پەسێرن سەڕی کردومان نەکرد بیرمان کرد جێبەجێشمان کردووە ئێمە لە چەندین بەشمان لە ڕەنگە لە زانکۆی چەرمۆ کردومانە ئەگە تۆ ئاگادار بڵێ لە گەرمیان کردومانە لە هەڵەبجە کردومانە لە هەولێر کردومانە ئەمانە نەک لەبەر ئەوەی کە ئێمە نامانەوێت بەشی تازەمانەوێ بەڵکو ئێمە ئەمانەیە ئەو بەشانەوەکو خۆتوتی بازاری کاریان هەبێ و هەروەها ئێمە شتێکی تریشمان کردووە بڕارێکمان دەکردووە هەر بەشێ ئەگەر لە 15 کەس زیاتر داواکاری بۆ خوێندنی نەبێ ئێمە ئەو بەشە هەڵەپەسێرین ینی چواردە بێ ئەو بەشە هەڵەپەسێرین بۆ لەبەرەوە ماناوە ئەمە خوازیاری لەسەر نییە لەبەر ئەمە دەیان بەش ساڵی پار زیاتر لە 100 بەشمان هەڵپەسات لە زانکۆ لە بەرامبەرە لەگەڵ بازاری کار و بەشی تازەشتان بێگومان باشە. بەرەوەی بچمە لایەم هاوڕێیانە کە ئیتر وردە وردە ئەوانی شکاتیەوە تۆ پرسیاری خۆیان بکەن یەکێک لەو گلەیانەی لە زانکۆکانەکرا بێگومان جنابی شت کە لەو وەزارەتە ماوەی ینی 4 ساڵە شتێک زیاتر شتێک کەمتر پۆستی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تێ ڕوبەڕووی ئێوەش بۆتەوە تا چەند نتوانیوتانە دەستی حزب
لە تەواوی کوردستان لە زانکۆکان ببڕن. خۆی ئێمە ناتوانین بڵین ئێمە لە 100 توانیوانە با ئسان واقعی قسە بکە چونکە ئێمە بەشێکی کۆمەلگەشت بەسەر حزبەکانەدا کۆمەڵگەیە لە هەموو بوارەکانە وایە ئەگەر لە بوارێکی لە هەموو بوارەکان وان بێ ئێمە شتێکی ناواقعی ئەگە بڵین لە وەزارەتی خوێندنی باڵا ئەو شتە نییە بەڵکو ئەو کەلتورەی کە لە هەموو کوردستان ناباوە ئەتوان بڕێم لە وەزارەتی خوێندنیش باڵا بەڵام من پێم وایە ئاستی دەستێوەردان ئەگەر ئێمە سەیری بکەین ئێستا جیاوازەیەکی زۆری هەیە لەگەڵ ساڵانی جارانە وترا بۆ نە بەرپرسێکی ئاسایی ڕەنگە لە وەرەقەیەکی چوارگۆشە لە ستیکەرێکە ئەمری بەسەر سەرۆکی زانکۆیان ڕاگرێکا بکردایە بە هیچ شێوەک ئێستا وانێ بۆ ئێمە هاتین ئێستا کواڵەتیمان کردوتە ئەساس بۆ بەشێکی زۆر لەو پۆستانەی کە هەیە بۆیە من پێم وایە بەشێکی زۆر لەو کەسانی ئێستا لە پۆستەکانن لەسەر ئەساسی تا ڕادەیەکی باش دەستی حزبتان لە ناو زانکۆکان بڕیوە تا ڕادەیەک بڵێ تا ڕادەیەک باسوانیمانە بەڵام ناتوانین بڵین ئەمە تەواوەتی نەهێشتووە ئەمە با ئینسان واقعی قسە بکە. باشە دکتۆر بە ڕوخسەتی جەنابتان دکتۆر یوسف دیارەم هاوڕێیانش هاتوون هەندێکیان ئەوانن کە لە توانەسازی کێشەیانەیە هەندێکیان یەکەمەکانی زانکۆن ئەو خاتون و ئەو کاکەیە ئەوانن کە دەرەجەی زۆر بەرزیان وەرگرتووە و وەرنەگیراون لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەوەندەی بکرێت و لە دەسەڵاتی ئەوە بێت پێمان خۆشە کێشەکانیان چارەسەر بن و وەڵامیان بە وەربگرینەوە ئەگەر مایکەکە بێتە لای ئەم مامۆستا بەڕێزە بە کورتی و پوختی پرسیارەکانی خۆی بکات سوپاسدەکەم. باشە کاگەکە ئێمە من نوێنەری کاندیدانی توانەسازیم کە ژمارەیان نزیکین لە 1000 کاندیدی دەرچوو لە ئێستا گەڕاونەتەوە و لە وڵاتەکەی خۆمان لە دام و دەستگاکان خزمەت دەکەین خاوەنی ماستەر و دکتۆران ئێمە 8 ساڵ وا تێپەڕە بێ ئێستا لە کۆتایی 2010 بەرەو 19 دەڕۆین ئاخر ڕاوندی توانەسازی 2011 بوو ناویان دەرچوو 8 ساڵ تێپەڕیوە ئێمە کێشەمان هەر ماوە مافە دارایەکانمان بە تەواوی پێ نەدراوە. مافە دارایەکان کێشەی یەکەمتانە چی کێشە یەکەمی ئێمە مافە دارایەکانە لە مافە دارایەکان بۆ نمونە ئەو کاندیدانە بە تایبەت ئەوانەی لە 2014 بۆ 15 لە ناو خوێندن بوون ئەو قەیرانەی وڵات وای کرد بۆ نمونە مافی ژیانیان وەرنەگرتووە ئەو کۆستەی ژیان باشە لیڤین کۆستمان وەرنەگرتووە ئێستا خوێندنمان تاوا کرد پاکتاوی داراییمان کرد بە فەرمانێ هەمانە کە بەڕێستان وەکو وەزارەت خوێنی باڵا قەرزاری ئێمن کەی ئەو قەرزە دەدرێەوە بە ئێمە نووسراومانەیە زیاتر لە 4 نووسرا و دوانیان لە ئەنجومەنی وەزیرانە یەکیان لە مانجی 3 2007 یەکیان لە مانجی 7 2010 بەڕێستان نووسراوتان کردووە وەزارەتی دارایی نووسراوی کردووە ئێستا دەڵێن سامانە سروشتەکان دەڵێ پارە نییە تەمویل بکرێ ئەوەی گوناحی ئێمە دکتۆر وەڵامی بداتەوە چییە؟ ئەوەی من دەوێت دەڵم ئێستا ئێمە دکتۆر عەقدمان لەگە دکتۆرە لەگە وەزارەتەکەی دکتۆرە باشە کەی ئەو قەیرانە کۆتایی پێدێ بڕۆچی ئێمە بەرەدا ئەمە دوو کابینە تێپەڕی 3 وەزیری خوێندنی باڵا بڕوە لە دکتۆر دلاوەر دکتۆر عەلی ئەوە بەڕێزیشیان کەی ئەو کێشە ئێمە کۆتایی پێدێ و بەیەکجار ئەو کێسە داخرێ. سپاس دەکەم بێتە لایم خاتونە دکتۆر بۆەوەی وەڵامێکی بینەوە بەڵێ خۆی دیارە دکتۆر عەفوم بکەی بڕواتە بێت لە فەیسبوک و لە ئینستاگرام ڕەنگە زیاتر لە 400 نامە هاتبێ باسی ئەم کێشەیە ئەزانمان کردووە ڕۆژانە دێ بۆ ئێمەش درۆژانش بەرکەوتیان لەگەڵەوە هەیە ئەمە وەکو خۆی ئەو بەڕێزە خۆی باسی کرد ئێمە کتاب ئەوەی ئێمە لەسەری ئێمە چییە ئەنی ئێمە وەزارەتی خوێندنی باڵین ئێمە ئەتوانی ئیلتزامە ئیداریەکانمە ئیلتزام مالیەکان وەکو خۆی وتی بەدەستی ئێمە نییە ئێمە ئەتوانی کتاب بکەین ئێمە ئەتوانین جەخت بکەینەوە لەسەر کتاب ئێمە ئەتوانین داوا لە وەزارەتی مالیە بکەین وەکو خۆت وتت وەزارەتی مالیە و وەزارەتی خوێندنی باڵا هەردووشیان داوایان کردووە من حەزەکەم شتێکی ترت پێ بڵم لە ئاخر کۆبوونەوەم لەگەڵ وەڵەت جێگیری لەگەڵ سەرۆکی حکوومەت پێش 4 تا 5 مانگ بوو خۆی بەڵێنی دا کە ئێمە کە داتایەک داوای کردووە کە من داتای بۆ کۆ بکەمەوە لەسەرەوەی چەندێکمان پێویستە ئێمە بە وردی پێداویستەکانمان هەمووی نووسی و نردمان بۆ ئەنجومەنی وەزیران و ئەو کاتە خۆی وتی من ئەم کێشەیە خۆم حەلی ئەەکەم و چارەسەریەکەم من بۆ من ئێوە دوایەوە متابعەتان کرد پرسیارتان کردەوە کە بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە من پێم وایە بەشێکی وەکو خۆی وتی پەیوەستە بەو قەیرانە داراییە و من متەئەکدم ئەم کێشەی ئێستا لە ئەولەویاتە بەنسبەت ڕەنگە ئەگەر تۆ کاتێکی بیتێت ڕەنگە بە چەند چارەسەر بێت ئەوەندەی زانیاری هەیە ئەوەنەی زانیاریم هەیە من ئەگەر ئەم دۆخی ئێستای تشکیلکردنی حکوومەت نەبوایە ئەو مۆزوع چارەسەر کراوە و ئەگەر حکوومەتی تازە ئەوەی خۆیەوە چارەسەرەکە ئەوە لە ئەولێتی کاری خۆی بەسون کە هیچ شتێکی ئەوتۆمان نەماوە ئێمە ئەوەی کە هەمانە ئێستاوەکو داوامان کردو تقریبا نزیکەی 20 میلیۆن دلار بووە
و ئەمە من پێم وانە زۆر قورس بێ بۆ چارەسەرکردنی و لەبەرەوە ئێمە ئەحسایەکی تەواومان داوە بە حکوومەت و پێم وایە ئیرادە هەبووە بۆ چارەسەرکردنی. سوپاس دەکەم ئەم خاتونە با قسەکانی خۆی باخۆی بناسیێنێ فەرموو. سپاس بۆیەوە من پێیان دەرچوی بەشی فەلسەفا لە زانکۆی ڕاپەڕین من بە ناوی 1369 خوێندکاری یەکەمەکانی زانکۆ پەیمانکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2015 بۆ 2016 لێرە ئامادەم. با یەکسەر بە پرسیار دەست پێ بکەم ڕوونکردنەوە نیە چکە دکتۆر خۆی ئاگای لە دۆخەکەی ئێمەیە. پرسیارەکە ئەوەیە بۆچی دوای 2 ساڵ لە دەرچوونی ئێمە تۆ فەرمانی کردە بە وەرگرتنەوەی یەکەمەکانی زانکۆ پەیمانکانی هەرێمی کوردستان ینی بۆچی تا 2 ساڵ تاخیر بووە و دوای ئەوە کە کتابەکەت کردو لە ئەنجومەنی وەزیرانە بۆ زەخت ناکەی بۆ هەوڵ نایت کەەوە کتابەکەمان لەوێ نەوەستێت. یعنی ئایا ئێوە پێتان خۆشە دەرچەکانی زانکۆکانتان یەکەمەکانتان کچەکانمان بن بە کچی ماڵە و کوڕەکانمان بن بەکرێکار ئێوە ئارا بن؟ بەڵێ تەبە لەگەر ئێمە ئارام بواین کتابمان ناکرد بۆتان وی وازح بێ وەریە ئەگەر ئێمە ئارام بواین ئێمە 2 جار لە وەختی ئێمەیە کتابمان کردو و دامەزراون 2 جار 2 وەجبە لە وەختی وەزارەتی خوێندنی باڵای کە بن وەزیر بوومە 2 وەجبە یەکەم و دووەم و سێمەکان دامەزراون ئەم بۆی حەزەکەم ئەنی ئەوە وازح بێ زۆر جا قسە لەسەرەوە کە ئەڵێن بۆچی دانامەزرێن من حەزەکەم بزانین لە وەختی ئێمەیە لە هەموو ئەگە مقارنەیەکی لەگەڵ هەموو وەزارەتەکانی زۆربەی دامەزراندن لە وەزارەتی خوێندنی باڵا کراوە. باش ئەمەی 15 بۆ تا ئێستا وەستاوە بۆچی ئەوە ینی دەرگان نەماوە من ئاگادارم بڕاتە بێ دکتۆر دەرگان نەماوە ئەوان تەقیلێنێن ئێمە بە هەمان شێوە ئێمە تۆ پارێزەر و حامی ئەوانی ئێمە لەسەر ئەوەی ئێمە ئێمە ئەتوانین کتاب داوا ئێمە کتابمان کردو ئێمە ئەحسامان کردەوە لە جامعاتەکان خۆیان کۆیان نەکردوەوە ئێمە داوامان لە هەموو جامعاتەکان کردووە کە ژمارەی و خوێندکارانەی کە لە یەکەم و دووەم سێمەکان بنێرن بۆمان کۆ بکەنەوە. ئێمە نردوانە بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران داوای لێمە نەکردووە بینێ وەڵام ئێوە کە داواتان کردووە ینی ئەنجومەنی وەزیران هیچ وەڵامێکی ئێوەی داواتەوە ئێستا هیچ وەڵامێکی ئیجابی نەداوەتەوە تاکو ئێمە پێیان بڵین ینی لەگەڵیان ئیشی وەزارەتەکەی ئێمە ئەوەیە کە داوایان پێیان بڵین ئیشی ئێمە ئەوەیە کە کتابیان بۆ بکەین ئەوە لەوە زیاتر کتابەکەجارە دووبارەتان لێ کردوونەتەوە خۆ کتاب ئێمە هەمومان حیسیاتی کتاب هەیە ئێمە ئەتوانین جەخت بکەینەوە لەسەر کتاب چکە طبیعەتی علاقە لە نێوانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئێمە بەو شێوەیە کە ئێمە کتابەکەین دوای ئەوە جەخت دەکەینەوە. باش ئێستا من هەر لە ناو بەرنامەکە پەیوەندیەکەم بە دکتۆر ئامانج ڕەحیمەوە سکرتێری ئەنجومەنی وەزیران بەڵکو لای ئەوانیش وەڵامێک هەبێت کە ئێوە لای خۆتانەوە ئاراستی ئەوانتان کردو بەڵام لەوێ وەستاوە ئیشەکە بە بڵێ بینەرانی ئەزیز من ئێستا پەیوەندیەکەم بە بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران دیارە مەبەستمانە کە وەڵامێک وەربگرینەوە لە جەنابیان ئێستا ئەوەتە زەنگی مۆبایلەکەی دکتۆر لێ ئەدا بەو هیوایی بتوانین وەری بگرین و وەڵامێکی لێ وەرگرینەوە. دکتۆر ئامانج سڵاوت لێبێ من یادگار فایقم لە پاسی یادگار و دەنگی جەنابیشمان داوە بە سپیکەر دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا لەگەڵ کۆمەڵێک بڵین خوێندکار و هاوڵاتی بەڕێز کە کێشەیانەیە لە مەجالە جیاوازەکان لێرە حەزوریانەیە سڵاوتان لێبێت. سڵاو لە ئێوەش کاک یادگار سڵاو لە برای بەڕێزم کاک دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و سڵاو لە میوانەکانیشتان. سڵاو لە ئێوەش دکتۆرگیان زۆر لە کاتی جەنابتان ناگرین سوپاس بۆ ئەم دەرفەتە پرسیارەکە بە کورتی و بە کوردی ئەوەیە کە یەکەمەکانی زانکۆ دیارە من لە بەرنمەیەکی دیکە شەرەمەم لەگەڵ جەنابتا باس کردووە لە دەرەوەی بەرنامە شێمە بەردەوام گفتوگۆمان لەسەر گرنگیم پرسە کردووە لەگەڵ جەنابتانە یەکەمەکانی لەسەر ئاستی بڵین بەشەکان لە زانکۆ و پەیمانگاکان جەنابی دکتۆر یوسف ئەڵێ ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە دوازانیاری لەسەر ئەم پرسە بەکوێ گەیشتووە و ئێوە وەکو کەسێکی ینی کە گرنگی بەم باسە و بەم بوارادن و لەگەڵ خوێندکارەکانیش دانیشتون وەڵامتان چییە زۆر سپاسانەکەم. پێشێکی زۆر سپاس تەبانم بابەتەوەکو بەڕێز ئاماژەت پێدا بەتایبەتی من و جەنابەت چەندجار لەسەر بابەتە گفتوگۆمان کردووە من خۆم وەکو ڕای شەخسی خۆم بەڕاستی بە مافێژی قانونی ئەو بەڕێزانەی دەزانم ئەوانەی کە یەکەم بوون بەڕاستی لەسەر ئاستی کۆلێژ و بەشەکان یان پێم وایە کەسانێکن کە بەهرەدارن و دەبێت حکوومەت پشتیوانیان بکە ئەگەر یادیش بێ باسی ئەوم کرد کە ئەم بەڕێزانە ناتوانن
بە هیچ شێوەیەک بچن ماجستێر بکەن یا دکتۆرا بکەن لە داهاتوو ئەگەر 2 ساڵ خزمەتی وەزیفی فعلیان واتە ئەمە هەم تەخیریانەکە کە ناتوانن بتوانن بەردەوامی بدەن بە خوێندنی ماستەر و دکتۆرا. کاک دکتۆر یوسف ڕاست دەکات لە مێژە وەزارەتی خوێندی باڵا و توێژینەوەی زانستی ناوی سێیەکەمی سەرئاستی کۆلێژ و سەرئاستی بەشەکان لە کۆلێژ و پەیمانگەکانی هەرێمی کوردستانە نردووە بۆ ئەنجومەنی وەزیران. دروستتر بڵێم ئەم بابەتە زیاتر لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانە چونکە هێشتا نەگەشتۆتە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. ئەوەی کە من لە بەڕێ سەرۆکی دیوانیش جۆم لێ بووە کە بۆ میدیا قسەی کردووە ئەوەی کە پشتی ئەگەم لە ڕۆقانونەکەی بابەتەکە پەیوەندیدارە بە دەستنیشانکردنی میلاد بۆ ئەم بەڕێزانە چونکە بەڕێز دەزانی یاسایەکەی پێ دەڵێن یاسای میلاکی ژمارە 25 ساڵی 1960 و حەسن هەموارکردنێکی لەسەر ئەم یاسایە هەموو عناوینە وەزیفەکان بە لیستێک هاوپێچی ئەم قانونەیە بەپی ئەم یاسایە بۆ هەر دامەزراندنێک بۆ هەر دەرەجەیەکی وەزیفی دەبێ دەرەجەی وەزیفی ئیستحداث بکرێت لەسەر میلاشی ئەو وەزارەتە و وەکو خشتەیەک لە قانونی موازنەی ساڵانە بۆ ساڵی دارایی بەسەند بکرێت خۆتە زانین لە دوای ساڵی 2013 لە هەرێمی کوردستان بەداخەوە قانونی بودجەی هەرێمی کوردستان پەسەند نەکراوە لە پەرلەمان بەهۆی ئەو باشە دکتۆر کاتێکی دیاریکرا و ینی هێندەی ئەوە زانیاریتانە بێ و بە دوواداچوونتان کرد بێت کاتێکی دیاریکرا و هەیە کە کێشەی ئەم یەکەمانە یەکلا بکرێتەوە چکە خۆشت ئەزانی و دانیشتووی لەگەڵیشیان زۆر دەمێکە بە دوایەم کێشەوەن وەڵامێکی ینی کۆنکریتی و ڕێکوپێکیان بۆ نادرێتەوە ینی وەڵام نادرێنەوە. کورد و بخت من ئەمەوێ دڵنیایی ئەو بەڕێزانە بکەم کە هیچ کەسێک لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە سەرۆک وەزیرانەوە تا فەرمانبەرێکی ئاسایی ئەم سەرۆکایەتێک بۆ بەوەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی داراییشەوە کە هەر سێلامان مەعین بە بابەتە کەس نکۆڵی لەوە نییە کە ئەم بەڕێزانە مافی خۆیان دابمەزن. ئەوەی کە من ئەبدەیت کە دەستم کەوتووە چونکە بەڕاستی من لێرە وەک خەمخۆرێکی ئەوان وەکوچی کارێک هەم وەکو واجبێکی وەزیفی هەم بۆشم باس کردی کەمە خۆمیش یەکەم بووم وەکو ئەوان دەزانم کە چەند بە زەحمەت یەکەمی بەش و بەشەکانیان بوون. ئەمەی کە ئێستا حاڵی حاضر ئەتوانم باسی بکەم ئەوەیە کە چاوەڕێ ئەکەن وەزارەتی دارایی و ئابووری بەڕێوەبەرایەتی گشتی بودجە کە بەشی میلاک هەیە لەوێ ڕەزامەندی بدا لەسەر ئیستحداثکردنی میلاک بەپێی ئەو دەرەجە وەزیفانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵاوە پێشنیار کراوە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لە چوارچێوەی یاسای بودجەی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2019 جێ بکرێتەوە. واتە ئەوەی کە من ئەتوانم دڵنیایی بدەم کە بەپێی ئەم پێشبینیانەی کە لە بەردەستی منە لە ساڵی دارایی 2019 کە میلاک بۆ ئەم بەڕێزانە ئیستحداث کرا و جێگیر کرا ئەم بەڕێزانە دامەزرن. من دەمەوێ یەک خاڵی ئەو مژدەیەکی زۆر باش بوو چونکە ئەگەر لە پرۆژە یاسای بودجە جێ بکرێتەوە کەواتە بەڵێ بە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2019 کە ئێستا وەزارەتی دارایی و ئابووری بە گەرمی ئیشی لەسەر دەکات بەشێک لە بودجە پەیوەندیدارە بە میلاکی دەرەجاتی وەزیفی من ئەم بەڕێزانە بە ئەولەوێت ئەزانم و جەنابی سەرۆک وەزیرانیش لە پرسکۆنفرانسێکە بەم شێوەیە وتی دامەزراندنی یەکەمەکان لە ئەولەوێتی کردنەوەی دامەزراندنە لە حکوومەتی هەرێمی کوردستان. یەک خاڵێکە ئەمێ باسی بکەم بەڕاستی بۆ ئەم بابەتە هەموو ساڵێک تووشی ئەم گێرمە و کێشەیە نەبێت باشترین چارەسەر ئەوەیە کە من ئەگەر خۆم لە سکرتارێتی ئەنجومەنی وەزیران بم یان لە هەر پۆست و وەزیفەیەکی تر بم کار لەسەر ئەوە بکەین کە ئەو یاسایی کە لە حکوومەتی فیدرالی لە ئەنجومەنی نوێنەران دەرچوو بە ناوی یاسای دامەزراندنی یەکەمەکان ژمارە 67 ساڵی 2017 لە هەرێمی کوردستان ئینفاز بکەین. کاتێک کە بە یاسا ئەم بابەتە ئینفاز کرا ئیتر ئەم بابەتە لە دەستی زۆر ئەوانێ بۆیە پێم وایە چارەسەری بنەڕەتی ئەوەیە کە ئینشەڵڵا لە کابینەی داهاتوو لەم خولەی پەرلەمانی کوردستان کار بکەین کە ئەو یاسا فیدرالیە لە هەرێمی کوردستانیش ئینفاز بکرێت بۆ ئەوەی کە ئیتر ئەم سەیەکەمانە چیتر بەم شێوەیە چاوەڕوانی دەکەن و ساڵانە ئۆتۆماتیکیەن بەو قەرارە بەو یاسایە دابمەزێن کە مافێکی سروشتی خۆیانە و بەڕێی من شایستەی باشترینن چونکە ئەوانە یەکەم بوون. بەڵێ دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران زۆر سوپاس بۆ ئەو کاتە سوپاس کە بە تەلەفۆن توانیت دەنگت بگاتە ناو پاسەکە و مژدەیەکی گرنگیشت بە یەکەمەکاندا ماندوو نەبن. هەر بشین زۆر سوپاس زۆر سوپاس خواتان لەگەڵ. بەڵێ کاک دکتۆر ئەوە گوێمان لە کاک دکتۆر ئامانج بوو سکرتێری ئەنجومەنی وەزیران بۆی بینەران و ئەوانەشی لێرەنین بزانن کە ئەو مژدەیەکی باشیدا کە لە پرۆژە یاسای بودجەی 2019 جێ ئەکرێتەوە ئەمەش بەمانایەوە دێت کە هەم ئەوانە کە پێویستیان بە تاعین بوونە و ئەوانەی تریش کە پێویستیان بە دامەزراندن هەیە چارەسەر
ئەبێت و ئێوەش ئەرکی خۆتان جێبەجێ کردو نردووتانە بۆ ئەوان بچینە لای ئەم کاکەیە کاکی براهیمی شەر لە چوارچێوەی یەکەمەکانی 2015 حەڤە یا 15 هاتووە با بزانین ئەم چ پرسیارێکی زیاتری هەیە. دەست خۆش بکگەێتگەر بۆ ئەم دەرفەتە کە توانمە وەزیر ببینین ڕاستی ئەگەر لە ڕێی بەرنامەکە نەبووە نەما دەتوانین بۆ شازە ینی بۆ مباشر بتوانین پرسیارەکانی ئاراستەکەین. پرسیارەکەی من ئەوەی بۆ کاک دکتۆر ئەوەیە کاک دکتۆر داکۆکەرێکی باش نەبوو لە بۆ کیسی ئێمە ئەگەر داکۆکەرێکی باش بووە بابێت بفەرمو ئێستا با لەگەڵ ئێمە بە پێشماکەوێت پێشەوایەتی بام کات بچینە ئەنجومەنی وەزیران بۆ سندنی ئەو مافەی کە هەمانە لە ئەنجومەنی وەزیرانەوە کاک دکتۆر لە خلالی ئەو 4 ساڵ 5 ساڵێکەوە وەزیری خوێندنی باڵا بووە یەکێک لە ئەو شتانەی کەوا ئیشی لەسەر کردو زۆر زەختی لەسەر کردوێتەوە بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆکانی بووە بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆکان دامەزراندنی ئێمە یەکێکە لە فاکتەرە هەرە بەهێزەکان بۆی ئاسی زانکۆکان بەرز بکرێتەوە چونکە ئەگەر یەکەمەکان دانەمەزرێن لە حاڵەتی دانەمەزراندنی یەکەمەکان پێشبڕکەی زانستی لە نێو خوێندکاران ئەمانە هەمووی کۆمەڵی بابەتە ئێمە هەمومان دوو خەڵکەوتوین لەسەری کە بە خەڵکمان دامەزراندووە ئەوە نەبێ مەدامان نەمەزرا بەعکسەوە لێ وەختی منە 3500 تەڵەبەی یەکەم و دووەم و سێمەکان دامەزراوە ئێوە وەزبەی سێمن کە دانەمەزراوە نەک یەک وەزبەی یەکەم و دووەم لە وەختی ئێمەیە نەک ئێمە داکۆکەر بووینە بەڵکو ئێمە جێبەجێکەریش بووینە بۆ دامەزراندنی ئێوە بەڵام ڕاستە وەزبەی ئێوە دانەمەزراوە بواری جێبەجێکردنەوە دکتۆر یەکەمەکان و دووهەمەکان و سێمەکانی شەگرێتەوە کامە چکە ئەوژێکێکە لە پرسیارەکان کە هاتووە بۆ دامەزراندنی یەکەمەکان ینی زۆر کەس ئەڵێت ئێمە یەکەمەکە هەر قسەمان لەسەر یەکەم و دووەم و سێم بووە هەموو وەختێ تەنها یەکەمەکان باشە کاتی یەک پرسیاری دیکەت ماوە بە کورتی فەرموو باشە کاک دکتۆر لەبەر برین ئەمە سەکە دامەزراندنمە بۆ شوازە تاخیر بووە با ئۆفەری ترشمان پێ بدەن بۆ نمونە لە حاڵەتی دامەزراندنمان لە زانکۆکان کە ئەمری دامەزراندنەکەمان دەرچوو ئەو 2 ساڵی ئەم 3 ساڵێکەوە چاوەڕێمان کردووە بتوانین مباشڕەتەن تەقدیمی ماستەری یانیش ئەگەر لە حاڵەتی دانەمەزراندنمان با ئۆفەری ترشمان پێشکەش بکەن یان وەکو ئەگەر لە ساڵی نوێ تەقدیمی ماستەر بۆ گەرمما کاریش دانەمەزرابوون بتوانێتن زۆر سپاس با بچێتە لای زین مایکەکە دکتۆر بۆ ئەوەی تعویز و ئەوەی 2 ساڵەکە بەزێشی علاقەی بە قانونەوە هەیە ئەمە ناتوانین دەستکاری قانون بکەین لاگەر خۆمان بینێری بۆ ئەنجومەنی و بۆ لەنجومەنەوە لێوێشەوە بۆ پەرلەمان کە بتوانین لەسەرەوەی کە ئەمانە دوای 2 ساڵەکە اینجا بەو شێوەیە بتوانن بەڵام ئەوەی کە ئەوەی کە علاقەی بە خدمەوە هەیە علاقەی کە ئێمە بتوانین تەقدیم بکەن من پێم وایە ئەمە داوایەکی ڕەوایە و ئێمەش هەوڵ بدەین لە تعلیماتی تازەی خوێندنی ماستەر و دکتۆرا ئەو ماستەر بە تایبەتی لێرەیە ئەو شوێنە بۆ بکەینەوە و ڕەنگە ئەمە یەکێوێ لە وقتراحاتە یەکێکە لەو بەڵێنانی کە ینی بەمانی بڵێ من هەوڵی جددی ئەدەم بۆی ئەمەیان بۆ جێبەجێکەم کە گەداشتە مەزران بتوانن یەکسەر بخوێنن لە ماستەرە ئەمەش بابەتێکی گرنگە ئەم دوو بەڕێزە لێرە زین و کاک عەلی بۆی هەر ڕوونکردنەوەیەک بۆ بینەریش بدەم هاوڵاتی کوردن باشە لە ڕۆژئاوای کوردستان لێرە درێژەیان بە خوێندن داوە توانیویانە نمرەیەکی ئێجگار بەرز بەدەست بێنن بەڵام ئێستا لەبەرەوەی هاوڵاتی عێراقی نین ناتوانن لە زانکۆکانی هەرێمی کوردستان بخوێن بەبێ ئەوەی پارەڵ بێت با کێشەکانی خۆیان بخەنە ڕوو مایکەکە نزیک بکەیتەوە لە دەمت فەرموو سلااو دکتۆر گۆرانڕ و میوانی بەرنامەی وەرە ئەم بخوای دوو کەس خوێندەوانی ڕووجاوای کوردستانە بێ ساڵی مەلڤیدەرەی پۆلی 12 خوند لە سیستەم وەزان کۆلاین لە پزیشکی قبول بوون نمرەتان دەرەجەتان چەند بوو معدل نزیک 9.8 هەردووکتان نزیک چەندە بزەبت پێژەچە 96.8 بۆ من 9.8 بۆ زیینەگای باشە پشتی چون لیستەم وەزان کۆلاین قبول بوون پشتی چونی لە کۆلێجا پزیشکی لەوەندەرە بوومە گوتن ڕازنامەی لە عێراقی گەلوانیە دەبێ وەنتانی بچین سیستەمە پارالێل بخونین سیستمی پارەڵ ساڵانە چەندی پێویستە پارە 12 میلیۆنە ئەم بخۆل کەسێکی لە حکوومەتی هەرێمی کوردستان پەنەبەر معتەرەفم یعنی لە قانونی یونایتد نیشن ساڵی 1951 دا دەوڵەت عێراقی تێدانینی بوو بەس ساڵی 1967 دا هەموو دەوڵاتی دنیای مەجبور بوون تێدا حاضر بن قانون ژمارە 22 دیژێ دەمێک و
اف دولة بانابر جم خوار قرد دبي خاندني وان سيستم خاندني وان عيني كسي معاملة كسي خلقي وي باجري بخبيت وزي ترجي على كاري وامكي برسياري ما جيبوا لو ام قبول نبون يعني بشتي او معادلة كما ينات وام قبول باش زينيش بعد قصي خوي بكات تو داواکاری چیە لە وەزیری تعلیمی عالی وەزیری خوێندنی باڵا داوای من ما قبول کەوە کە هەر قوتابێندی یعنی پرسیاری من کە حەلی چییە ئەمە بکەن کە نەتوانن ئەو مەبلەغی بلند بدن کە مالی ڕوون یعنی پشتی 12 ساڵەی خوێندنی پشتی ئەو قاتابی ئێمە لە ساڵی پارەکەوە اتفاقێکمان لەگەڵ متحیدە کردبوو لەگەڵ ڕێکخراوی متحیدە بۆی کە هەموو ئاوارەکانی سووریا ئەوان بێن تەمویلی خوێندنیان بکەن باش ئەمە تەبەن متحیدە لەگەڵ هەموو ئەو وڵاتانە کردویانە لەگەڵ ئوردون کردێتی لەگەڵ لوبنان کردێتی لەگەڵ سووریا کردێتی لەگەڵ عێراقش کردێتی ئەمە زمانی ئەو اتفاقیە بووە ئەم ساڵ ئەوان هاتن پارەکە تقریبان 120 کەس لە زانکۆکانی هەرێم وەرگر بە پێی ئەو اتفاقیەتە ئەم ساڵ ئەوان ئەو اتفاقیەتیان هەڵوەشاندوتەوە بە حکمی ئەوەی کە ئەڵێن عێراق پێویست ناکە ئێمە پارە بدەین بە زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستان کەواتە ئەم کێشەیەکە خۆی ئێستا ئێمە لەگەڵ متحیدەین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام دوو مانگی خوێندنیان فەوتاوە با قسەکەم تەواوکەم کە ئێمە وتومانە ئەم کێشەیە بە هەموو زانکۆکان ماوەتەوە بە زانکۆی پزیشکی شموتووە کە تەڵەبەکان وەرەگیرێن و دەوام بکەن و داوای پارەشیان بۆ لێ نەکەن تاکو چارەی کێشەکانەکەن لەگەڵ متحیدە کە ئەمە کەواتە دکتۆر زۆرم بابەتم لا گرنگ و کەواتە ئەگەر ئەمانە ئێستا ئەبێ ئەمانە سەر دەوام بکەن و مادەم بە پەرەلێل وەرنەگیراون دەبێ ئەمانە دەوام بکەن حەقی پارەدانیان نەبێ تاکو ئێمە ئەو کێشەیە لەگەڵ UN حەلەکەین لەبەرەوەمە کێشەی ئەوان نییە کێشەیەکە بینی وەزارەتی خوێندنی باڵا و UN نەک کێشەی ئەوە کەواتە ئەمان بەیانی ئەتوانن لە بەشەکەی خۆیان لەسەر قسەی جەناب بڕۆن دەست بە دەوامی خۆیان ئەگەر بە پەرەلێل وەرنەگیرابن بەیانی دەوام بکەن ئەگەرش داوامیان نەک ئەگەر نیان هێش داوامیان کرد با بە پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵا منیش لە نێوانتانە بم ژمارەی منتان لایە ئێوە بەیانی بچن لەو بەشەی لێی وەرگیراون مادام بە پارەڵ نییە لەسەر قسەی جەنابی بەڕێز دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا بەیانی بچن لە بەشەکەی خۆتان دەست بەداوام بکەن و بڵێن ئەمە کە قسەی جەنابی وەزیری خوێندنی باڵا بۆ هەر کێشەیەکە بوو ئێمە وەسەتە بین لەگەڵ جەنابی وەزیرە ئەمە نەک هەر ئەمە شتێکە ئێمە ئێستا من بڕیارمێ ئێمە لەگەڵ سەرۆکزانکۆکان قسەمان کردووە و بەو شێوەی هەلمان کردووە کە ئەوان داوای پارە نەکەن لەو کەسانی کە بە شێوەیەکی گشتی وەرگیراون چونکە ئەمە کێشەیەکە بینی وەزارەتی خوێندنی باڵا و UN کێشەی تەڵەبەکان نییە تاکو ئەو کێشیان بۆ چارەسەرەکرێت و ئەشتوانن بێخەم دەوامی خۆیان ئەتوان بێخەم دەوامی خۆیان بکەن چکە بانە تەڵەبەی زیرەکەن کوردن خەڵکی ڕۆژ ئاوان ئێمە هەمومان دەبێت هاوکاریان بکەین تاوا ئەوە کێشەیەوەش چارەسەر بوو سوپاس بۆ خوا سوپاس بۆ هیمەتی جەنابی دکتۆریش بابێتە لای ئەم کاکە بەڕێزە خۆت بناسیێنە و بۆچی لەم پاسڕی دەستان خۆشبی سپاس و بەرنامەکە سپاس دۆ دکتۆر طبیعی من بە حکومی ئەوەی دەرچووی کۆلێژە ئەهلیەکانم بەو مەبەستا میوانم وەکو دەرچووی کۆلێژی جیهان هەولێر طبیعی دەستخۆشی لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەم و لە هەر یەک لە وەزیرە بەڕێزەکانی پێش دکتۆر یوسف و دکتۆر یوسفیش کار هەنگاوێکیان ناوە بەرە و بەکردنەوەی ئەو خوێندنگای ئەهلیانە لە بەرچێ مەقعدەکانیان زۆر مەحدودن ئەگەر هاتو هاوڵاتیەک ئامادەیە پارە بدە لە کاتێک کە تەعویزی خۆی دەکاتەوە لە کاتێک پارەدار نەبوو بۆ نمونە یان لە کاتێکدا لە بۆی گونجاو مولائیم نەبووە بخوێنێ یەک لەوانە ڕەنگە خۆم بووم کە ئێستا کە پارێزەرم پیشەم پارێزەرایەتە لە دوای خوێندنی چەند ساڵە توانیم ئەو شەهادەیە بەدەست بێنم خۆی ئێمە لەبەر دوو سەبەب ئەبەوە ئەکەین ئێمە ناتوانین ئەنی ژمارەی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران بە ڕەهایی بهێڵینەوە لەبەر دوو سەبەبیەک ئەوەی کە تۆخش پێشتر ئاماژەت پێدا ئێمە دەوێت بزانین ئەو بەشە بازاری کار چەرێک پێویستی بەو بەشە هەیە ئەمە ناتوانین مەسەرەن بەشێ بۆ نمونە بڵین هەندەسە ئێمە ئەگەر 50 کەسمان ساڵانە ئەگەر 100 کەسمانە بێ نابێ ساڵانە 500 کەس بکەینە بازارەوە چونکە ئەمە دوای ئەمانە ڕاستە پارەی خوارە دەم بەڵام پارە ئەملەتە بە داوای دامەزراندن دوای ئیشش نییە ئەمە یەک دوو ئێمە سەری شتێکی تری شەکەین بۆ کواڵەتی خوێندن ئەوەی ئایا میلاکی ئەو زانکۆیە لە مامۆستا لە تەجیزات لە قاعات بەقەدەر ئەوە دێ کە بتوانین ئەو هەموو تەڵەبێ وەربگرێ چونکە ئێمە مقارنەی ئەوەش ئەەکەین چونکە خۆ دەزانی ئەمە معادلەیەکە مەسەلەن لە نێوان 15 بۆ 20 تەڵەبە بۆ مامۆستایەک ئایا ئەمان بۆیە زۆر جار لەوەی کە ئێمە ژمارەیەک
کی دیاریکرا و بە تەڵەبە ئەدەین یا خوێندکار ئەدەین بە بەشێک یا بە کۆلیجێ پەیوەستە بەو دوو هێوکارە هۆکارگە کواڵەتی و ئامادەکاری زانکۆکە خۆی دووەمش بازاری کار هەیە بۆ ئەوە یانە بەعکس و ئێمە زۆرجار تەشجیعی ئەوە شەکەین حتا ئەگەر ئەو بەشانەی کە ژمارەکەکەشی کەم بێ ئێمە داواکەین لە هەندێک زانکۆی تر حکومی بێ یا ئەهلی کە مەقعد زیاد بکەن چونکە پێویستمان پێێتی بۆ نمونە ئەمساڵ ئێمە بۆ تۆپ وامان کرد ئێمە هیچ ساڵێ نەبووە کولەی تۆپ لە 96 ڕابۆستێ هەموو ساڵی 1999 ڕاوەستا بۆ ئەم ساڵ ئێمە بەپێی پلانێکی دیاریکراوە من لەگەڵ ڕئیسی سەحەی دۆ قسەم کردووە لەگەڵ هی سلێمانی قسەم کردووە لەگەڵ وەزارەتی سەحەی هەولێر قسەم کردووە ئێمە چەندێکمان پێویستە چەندێک مەقعد دابینکەین نزیکەی 600 مەقعد زیاترمان ئەم ساڵ دابین کرد بۆیە بۆ شێوێ دەرەجەش دابڵ دکتۆر وردە لە کافەیەک نزیکە بینەوە بۆ ئەوەی قاوەیەک چایەکی گەرمیش بخۆین و گفتوگۆکەمان بەردەوام بکەین بەڵام بەر لەو باسە بابەتێکەیە من ئەبێ لەگەڵ جەنابتانە باسی بکەم هەرچەنە بابەتێکی کەسیە بەڵام لەبەرەوەی ئێوە لە ئینگلیزیە پێتان پبلیک فیگەر و کەسایەتی گشتین گرنگە بەلای خەڵکەوە باسێکەیە من بەداوای لێبوردنەوە قسە لەسەر ئەوە کرا کە کچەکەی ئێوە کچی بەڕێستان لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی لە دەرەوەی ڕێنماییەکان وەرگیراوە لە دەرەوەی ڕێنماییەکان مۆڵەتی پێدراوە دواخستنی دەوامی بۆ کراوە خوێندنی بۆ کراوە و لە دەرەوەی ڕێنماییەکانیش ڕۆشتۆتە دەرەوە بۆ خوێندن بۆی هەموویم کۆکردەوە بۆی وەڵامیان بیتەوەی خۆی بەڕاستی ئەمە باتێکی زۆر و خۆتەڵی کەسیە بەڵام من حەزەکەم لە پبلیکا باسکەم یەک حەزەکەم زانی ئەو کچێک ئەوان باسیەکە کە کچی منە 96 و نیو هێناوە 96.3 هێناوە کە بە حەقی خۆی لە کۆلیجی توبی پەرەلێل وەرەگیرێت لە هەموو لە زانکۆکان ئەوەی لە سلێمانی 93.6 وەرگیراوە کەمترین دەرەجە کەواتە ئەو 3 دەرەجە لە معدەلی خۆی بەرزترە ئەگەر ئێمە بمامی سایبەدە لە ڕێنمایەکانمان کردایە خۆ ئەمە ئەمان کرد لە شوێنێکی بە پارەوە نەگیرایە بە پەڕەوە نەگیرایە بەعکسەوە ئەوە وەکو هەر هاوڵاتێکی تر تەقدیمی کردووە وەکو هەر هاوڵاتێکی تر وەرگیراوە ئەمە یەک بە نسبەت وەرگیرنەکەی و دەرەجەکەی بۆی بزان چەنێ بەرزە دووەم دوایەوەی کە وەرگیراوە هەر هاوڵاتیەک هەر خوێندکارێ بۆ هەیە تەجیری دراسی بکە ئەو هاتووە تەجیری دراسی خۆی کردووە وەکو هەر کەسێکی تر تەقدیمی کردووە بۆ کۆلیجەکەی خۆی لە کۆلیجەکەی خۆی بەرزیان کردوێتەوە بۆ سەرۆکایەتی زانکۆی لێ بۆیان تەجیر کردووە ئەمە لە خاڵی دۆ خاڵی تۆم بەحی شێوەیەک کە وەکو ئەڵێن کە بە سکۆلەرشپ لەسەر حسابی وەزارەت بەحی شێوەیەک بەحی شێوە من تەحەدای هەر کەسێکەکەم هەر دوکومنتێکی هەیە کە پیشانی بدا کە ئێوە لەسەر حسابی وەزارەت چوو بێتە دەرەوە خوێندی بێتی بەحی شێوەیەک ڕاستنیە و حەزیشەکەم هەر کەسێک شکی هەیەلەوە بابێ داوا بکات لە هەر شوێنێ هەموو شتێکی دکتۆر یوسف دیارە ئێستا وردە تا لە کافتریاکە نزیکە بینەوە ڤۆکس پۆپێکمان هەیە لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان ڕای خوێندکاران و قوتابیانمان وەرگرتووە لەسەر خوێندن لە زانکۆکان لەسەر ڕایان لەسەر ڕۆڵی حکوومەت لە پێشخستنی ئەم بوارە و ئەم کەرتە با ئەو ڤۆکس پۆپە پێکەوە ببینین و بەرنامەکەمان بەردەوام لێرەوە توانین بڵین کە دۆخی خوێندن لە ناو زانکۆی سلێمانیە ئەو لەو ئاستەیانە کە خوێندکاران و مامۆستایانیش چاوەڕێی لێکەن لەژێر دۆخێکی ئەسکەریەتی حیزبی چاوسێنەرایە و خوێندکاران بە تایبەت بە تەواوەتی ئازادیەکانیان بەردەست کراوەتەوە بە تایبەت ڕێگوڕیشەی ئەم بەردەستکردنەوە لە داخلیەکانی خوێندکاران ئایبینی و بە تایبەتر لە داخلی کچانە کە تەواو بەهۆی ئەم دۆخە ئەسکەرێتی ناو زانکۆی سلێمانیەوە تەواوی ئازادیە کەسیەکانیشیان بەردەست کراوەتەوە یعنی وا هەستەکەم خوێندنی باڵا پراوێز کراوە و گرنگێکی ئەوتۆ پێ نادرێت لەلایەن حکوومەت یاریەمەداوە لە حکوومەت یاریەمەکەنداوە لە وزارەتی خوێندنی باڵاکەین بوجە بۆ زانکۆکان تەرخان بکەم بۆ کەمی تاقیگە کەمی ینی ئێمە ئێستا خوێندکار کە تەخەڕوجەکە بێ سەفرەی علمی هەبێ لە سەفرەی علمیە کێشەمانەیە واتە ئێمە زۆربەی ئیشەکانمان ئەبێ علمیانە بێ واتە پراتیکی بێ ئێستا ئێمە ئەوانمان نییە ڕاستی بیتن دۆخی خواندنێ زانکۆیە ایک به غیرانه گله کارتی کردن لیکر
روشة خواندنێ زانکوێن حتایەت حکومیت ئەهلیژی بەس ئەسنی گرێدای زانکوێت حکومیە بم ڕەوشە مامۆستای نەخۆش بوو دەما ڕەوشە مامۆستای نەخۆش بوو کارتێکردنێ سەر ڕەوشە خواندنێ کردە حکوومەتە دیف ژیانێت خۆ گرنگیا پێدایی گرنگیا پێدایش لایە بێژین چەندایەتیە بە نەج لایە جوراتیەوە ئارمانجا هەندێک و چەندایەتی جووراتیە پەیدا بکەن لێ ڕاستی بە چەندایەتیە gelek جارا بۆ پاکتەرێ خراپبوونا سیستەمێ خواندنێ. بینەرانی زێدەزیز دوبارە سلااوان لێبێت دیارە وەکو هەمیشە یەکێ لە بڕگەکانمانەوەیە کە لە پاسەکە بینە خوارەوە و بێەوە ناخۆش چایەک قاوەیەکی گەرم بخۆینەوە وە گفتوگۆگەشمان بەردەوام بکەین. دکتۆر یەکێ لەو پرسیارانەی کە بۆ ئێوە هاتووە محەممەد بەرزنجی لە فەیسبوک پرسیاریەوە کاڵێ ئێمە زیاتر لە 157 کاندیدی تواناسازین کە 2 بۆ 4 ساڵە بێت خوێندنمان تەواو کردو. بە کورتی و کوردی پرسیارەکەی لەسەرەوەی ئەڵێ بۆ نمونە من 1 ساڵم پێ بچێت لە دەرەوە بۆ پێویستم بە 5 ساڵ خزمەتە و کەسێکیش 3 ساڵی پێ بچێ هەر پێویستی بە 5 ساڵە ینی ئەڵێ بە پێ ڕێنمایەکانیش 1 ساڵ بێ 2 ساڵ خزمەتکە 2 بێت 4 بێ بکات. خۆی ئەمە کتابێکی ئەنجومەنی وەزیرانە کە دەبێ 5 ساڵ خزمەت بکە ئێمە کتابێکی ترمانسە بۆ ئەنجومەنی وەزیران کردووە کە ئەو بەپێی ئەو منطقەیە کە داوامان کردووە ئەوەی کە بەپێی ئەوەی کە 1 ساڵ بێ مەسەن بۆ نمونە 2 ساڵ دەبێ خزمەتکە ئەوەی 2 ساڵ بێ 4 ساڵ خزمەتکە بەو ئەوەندەی کردووە بەڵێ ئەمەسە ئەو کتابەمان ئاراسی ئەنجومەنی وەزیران کردووە چکە وەکوتم پێشتر فەرمانەکە لەوێ دەرچووە بۆیە دەبێت فەرمانەکەش لەوێ بگۆڕدرێت واتە ئەگەری گۆڕانی هەیە بۆ هیوایان کە بگۆڕدرێت. باشە پرسیارێکی دیکە ئەڵێن بە تایبەتەوانەی یاریدەدەری توێژەرن و معیدن چەندین ساڵە چاوەڕێون ماستەر و یانەوانەشی ماستەریانەیە چاوەڕێن دکتۆرا بکرێتەوە لە 2019 ماستەر و دکتۆرا یاخود ماستەر یان دکتۆرا دەکرێتەوە ئەوەی کە من متاکدم ماستەر ئەکرێتەوە چونکە ئێمە ڕامان گرتبوو لەبەرەوەی ئەمەش تعلیماتەکان بگۆڕین تعلیماتی وەرگرتن لە ماستەر بە شێوەیە بێ هەموو جارێ لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە ڕۆەدا و لەگەڵ ئەوەی ئاسی کوواڵەتی مامۆسایانمان دەبێت چۆن بێ لەم گۆڕانکاریانە کە ئێستا لە سیستمی خوێندنی باڵای دنیا ڕۆەدا بۆیە ئێمە دەستکارێکی تعلیماتی ماستەرمان کردووە و گومانم نییە لەم چەند هەفتەی داهاتوودا دەرئەچێت و بۆیە بۆ ساڵی داهاتوو بێ گومان ماستەر گۆڕانکاری دەستکاریەکە بە ڕاستەی ئەوەیە دەستبەرداری نمرەی ئاڵس و 5 و 6وەمانە بنیا خودەوە هەر بە جێگیری و تەواو نەبووە بەڵام نام ئێمە پێمان وایە قەناعەتمان وایە ئەوەی کە ئەوێ بێتە مامۆسای جامیعە دەبێت لەگەڵ زمانی ئەسرا بگونجێ زمانی ئەسر و علم و بزنس و کار هەمووی ئینگلیزیە لەبەرەوە پێم وایە دەبێت زمانی ئینگلیزی لە هەموو قۆناغەکانی لە قۆناغەکاندا بەشێکی سەرەکی بێت واتە دەستبەرداری ئەو تێستە نابنێەوە ڕەنگە ئێمە ئەسلوبی تر بدۆزینەوە یا بەڵام دەستبەرداری ئەوە نابین کە مامۆسای جامیعە دەبێت ئینگلیزی بزانێت. بابەتێکی دیکە بەڕێزێک ینی نامەی نردووە ئەڵێ ماستەر دەخوێنم لە زانکۆی هەولێری پزیشکی ساڵێکم خوێندنووە دووە و ئەم ساڵم ماوە بە پارالێل بە پێی نووسراوی وەزارەت و ڕێنمایەکانیان دەبوو ببەخشرێم ببورن ئەڵێ دەبوو ببەخشرێم لە پارەدان کەچی 6 ملیۆن دینارم لێ وەرگیراوە کەسی دیکەش هەیە هەمان حاڵەت و دۆخی منی هەیە لێ وەرنەگیراوە. من بەڕاستا بکە تەفاسیلی کەیسەکە نەزانام ناتوانم ئێستا بەڵام ئەگەر ئەو بەپێی تعلیمات بەخشرا بێ دەبێت لێ بەخشرێت دەبەرەوە ئەگەر پارەکەی لێوەرگیرا بێت توانێ مراجعەوە بکات بەڵێ ئەگەر ئەو حەقەی هەبێت دەبێت ئێمە کەیسەکە ببینین ئەو کاتە بێگومان پارەکەی دەبێت وەربگیرێت کاتەر بە ڕێزێکی دیکەشەیە توانێ مراجعی وەزارەت بکە بۆی ئەو باسەی لەگەڵا یەکلا بکرێتەوە. دکتۆر بەنسبەت پرسیارەکانم هەمە جۆر متەفەریقم چونکە ئیتر پرسیاری هاوڵاتیانە زۆر زۆراتوە منە وڵەدەم ینی ناو کرۆکی پرسیارەکانیان بگەێنم. خوێندکارانی بەشە ناوخۆیەکان ئەڵێن لە وەزیر پرسە بۆچی دەرماڵەکانمان
ینی نادرێتی و ئەو شتە کۆتایی پێاتوە خۆت ئەزانی مەسەری دەرماڵە پەیوەستە بە میزانی و بە دارایی حکوومەتەوە ئەوەی کە بڕدا لە وەختی قەیرانی دارایی بوو من پێم وانە تاکو ئێستا ئێمە توانیمان بێت لە 100 وەکو ئەزانن ئێمە نەمانتوانیوە ڕاتب و موچە بۆ خەڵکی خۆمان بەتەواتی دابی بکەین بۆیە من پێم وایە هەرچەندە من پێم وایە قوتابیان و خوێندکاران مافی خۆیانە وەکو مافێ کە بە تایبەتی ئەوانەی کە خەڵکی هەژار و کەم دەرامەتن کە حکوومەت بتوانانی هاوکاریان بکە بەڵام ئەمەش دەبێت بە سیستمێک ڕێک بخرێ بۆی بەڕاستی خەڵکی شایستە بتوانێت ئەو دەرماڵی وەربگرێ بەڵام من پێم وایە لە چاکردنی وەزعی دارایی حکوومەت لە چاکردنی وەزعی دارایی کوردستان ئەو کێسە جایەتی دێتە پێشەوە بەڵام ڕەنگە ئەو کاتە پێویست بکە کە بگەێنرە دەستی ئەو کەسانی کە شایستن کە پێویستیان پێێتی کارزان فەخێ لە دووەکەوە پرسیاریەوەی کردووە لەم ڕۆژانە کۆرسی زمانی ئینگلیزی دەست پێ دەکاتەوە ئێمە مامۆسانی وەزارەتی پەروەردەین و لە دەرەوەی شار دەوام دەکەین ڕێگایەکی دوور دەبڕین و هاتو چوونەکەین واتە ناتوانین دەوامی پەروەردە و کۆرسی زمانی ئینگلیزیەکەش لە هەمان کاتا بکەین پرسیارەکەی ئەوەیە ئەڵێ بۆ کۆرسی زمانی ئینگلیزی ئەتوانین مۆڵەتی خوێندن وەربگرین خۆی ئەوەی کە ماستەر بخوێنێ دەبێ مۆڵەتی وەربگرێ متەفەرق بێ چی ماستەر چی دکتۆرا لەبەرەوە من پێم وایە باشترین علاج ئەوەیە کە بتوانن مۆڵەت لە شوێنی خۆیان وەربگرن باشە بابەتێکی تر بە نسبەت خوێندنی بەکالۆرۆسەوە بە تایبەت لەوانەی کە میلاکی وەزارەتی پەروەردەن باس لەواکەن کە بە پارەڵ ئەخوێنن بۆ نمونە فەرمانبەرێکی وەزارەتی پەروەرداگەر فەرمانبەر بێت پارەیەکی زیاتر ئەبێ بدات وەکەوەی مامۆستا بێت لە هەمان وەزارەت بەنسبەت خوێندنی باڵاوە بەنسبەت خوێندنی ئەوەی ئێمە وازحە ینی تەنان تەڵێن بۆن لە یەکێکیان ملیۆنێک و 600,000 لێ وەرگن لە یەکێکیان ئەگەر مامۆستابی 600,000 تالیماتەکان بەو شێوە نییە تالیماتەکان ئەوەیە کە ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە وەزارەتی سەحەش ئەوانەی کە ئەیانەوە بخوێنن کە لەوەی تەکمیلەی ئێمە بە تایبەتی پەروەردە ئێمە لە لێمان بەخشیون بە تایبەتیوە بەڵام ئەگەر بێتە وەزارەتی پەروەردە خۆی پێی وابێ ئەم سکیڵی پێویست نییە ئەم پیشەیە پێویست نییە بۆ لە لای خۆی بەردەوام بێ ئەو کاتە ئێمە لێخۆشبن بۆ ئەوان ناکەین لەبەرەوە جیاوازی ئەو کاتە دروستە بێ مەسەن ئەوان پێویستیان مەسەن پەروەردە لە هەندێک بەشی هەیە پێویستی بۆیە ئەو مامۆستایە بەکەلۆرەس بخوێنێ یا ماستەر بخوێنێ ئەو کاتە ئێمە لێخۆشببوونیان بۆکەن بەڵام لە هەندێک تراکە کە مەسەرەی زیاد بێ لەیان اختصاسیان لێ زۆر بێ ئەو کاتە لەبەرەوە ئەوان پێداویستیان پێی نییە ئێمەش ئەو کاتە لێ خۆشببوونیان بۆ ناگەین ئەمە ئەو شێوە ئیتفاقیەکەیە لە بین ئێمە و بین وەزارەتی پەروەردە باشە هاوڕێیانم هێمان بۆکەن کە کات تەواو بۆ دوو کورتە پرسیارەکەم زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم یەکەم بۆی بیرمان نەچێتەوە لە 2019 بەڵێنیەوەدا کە ماستەرە کرێتەوە بەڵام ئایا دکتۆرا کرێتەوە دکتۆرا ئێمە جارێ یەکلا نەبوویتەوە لەسەرەوەی کە ئایا ئەو تعلیماتەی ئێستا جارێ لە تەوابوونان نیە تەوامان نەکردووە و حتەنانەت یەکلا نەبوویتەوە شێوازی دکتۆرا خوێندن لە کوردستانە هەروە بمێنە یا گۆڕانکاری بەسەردان لەبەرەوە من ناتوانم ئێستا ئەو یەکلا بکەمەوە کە لە 2019 دکتۆرا ئەکرێتەوە بەڵام ئەتوانم بڵێم بەڵێ ئەگەرێکە احتمالە بکرێتەوە باشە دیسانەوە هەمان پرسیار ینی هێ من محەممەد لە فەیسبوک پرسیاریەوەی کردوڵێ 3 مانگ خولی ئایلسیان پێکردین سەری نەگرت پاشانەوەی ئەمێت سەری نەگرت ئێستا دیسانەوە ئەڵێن خولتان بۆ ئەەکەینەوە و تەنان قسە لەسەرەوە کرێت ئەوترێت بەهۆی ئەوەی کۆمەڵی مامۆستا ڕۆیشتون بۆ فنلەندا تڕختەدریس و ڕێگاکانی وانەوتنەوە ڕاگیراوە ئەمە کەی دەست پێ جیاوازە خولی ئینگلیزیەکە نازم بۆ سەری نەکرد ئێمە لە نزیکەی 2 تا 3,000 کەس کە تەقدیمیان کردبوو بۆ ماستەر و دکتۆرا زیاتر لە 1200 کەس ئێستا ئەخوێنن و لە خولی لە ئالس و تۆفڵیان هێناوە لەبەرەوە ئەتوان بڵێم نیوەی زیاتر خوێندیوانە ئەوەی کەماوەتە ئەوە خۆی نەچووە بخوێنێ یا سەرکەوتو نەبووە لە خوێندنی ئێستا ئێمە خولی ترمان کردوتەوە زۆر جار باس لەواکری ئەڵێن لە شوێنی خۆمانەوە زۆر دوورە خۆمە جارێ نەمان کردوتەوە لە شوێنی خۆیان بەنسبەت ئێمە ئێستا 6 زانکۆمان تهدید کردووە لە کوردستان ئەو 6 زانکۆیە ئێمە تەنها لەسەر دوو بنەما کردمانە یەک ئەو زانکۆیانە توانایان هەبێکە خولێکی زمانی ئازبەرز بکەنەوە کە بتوان ئاسی تەڵەبەکان بەرزکاتەوە دوو جوگرافیای منتیقەکە بۆی بتوانین لە ڕووی جوگرافیا مەسەن بۆ نمونە
لە سلێمانی کوردمانەوە پێویست و لە گەرمیان شەوێت چونکە زەحمەتە خەڵکی گەرمیان بێ بۆ سلێمانی بەڵام پێویست ناکات لە چەرمۆ بیکەینەوە لە بەرەوەی چەرمۆ ئاسانتر دێ بۆ سلێمانی بە هەمان شێوە لێرەش مەسەنەن لە سۆران کردومانێتەوە چونکە زەحمەتە خەڵک لە سۆرانەوە بێ بۆ هەولێر بەڵام بۆ ئێستا لە هەولێر و لە زانکۆی سۆران کردومانێتەوە ئێمە جوگرافیا و توانای مامۆستایان و زانکۆکەمان کردووەتە ئێستاندا بەڵێ دیارە پرسیاری دیکەش مابوو بەڵام ئێمە کاتەر هێندا و کارمان بوو بەڕێز دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە سوپاسی تەواوی و هاوڕێیانەکەم هیوادارم بەم زوانە هەر کێشەیەکیان هەیە چارەسەر بکرێت و بەڵێنی باشیش درا لە بەرنامەکە ئێمە ژۆک و کوردستان 24 بەردەوامە بین لە بەدوەدا چوون بۆ کێشەکان هەربژی دکتۆر ماندوو نەبن هەربژین بەڵێ بینەرانی ئەزیزم لێرە ئەمە کۆتا وێستگەی پاسی یادگار بوو تا هەفتەیەکی دیکە و خەم و کێشە و داواکاری گەلێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش.